سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە دوو شاری جیا لە وڵاتی بەریتانیا هەسا بە خۆپیشاندان بۆ پشتگیری مامۆسایانی هەرێمی کوردستان شایانی باسە مامۆسایانی هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی ئێستادا مانیان گرتووە و دژ بەو دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە تا ئێستا ناقیان بەرامبەر دەکا و موچەیان لە کاتی خۆیان پێ نادرێت و ئێمە شۆک و ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا پشتگیری تەواویان دەکەین و لە دوو شاری جیاواز خۆپیشاندانمان ڕێخستووە بۆ دژایەتیکردنی ئەو دەسەڵاتە و پشتگیریکردنی مامۆسایانی هەرێمی کوردستان. چەند وشەیەک پێشکەش بۆ مەسرور بارزانانی یەکەم سەرۆکی حکوومەتی هەرێم کە بۆتە هۆکاری ئەم برسێتیکردنی خەڵکە پێڵێم ئێرە بەریتانیایە کە گەنجی مەردی تایە ئەگەر تۆش زۆر دلێری وەکو سەری ڕەشێری ئاوەرەوە ئەم جارە با ئێمە نیشانە دەین هێلکە چەندی هەزارە. ئەمە پشتگیری مامۆستایانی بەژمێنێت و بێمەعاش و بێموچیان دەکەین لێرەکانە سەر شۆڕی بۆ مەسعود بارزانی بۆ کوڕەکەی و باڵ تاڵەبانی بۆ نەوەکانی بۆ برایەکانی کەواوایان کردووە و گەنجانیان دەربەدەر کردەوە مامۆستایەکان مەعاشیان نادەن دووبارە سەر شۆڕی بۆ مەسعود بارزانی و دەستخۆشی لەو مامۆسامان گرتووانە ئەکەین سەر شۆڕی بۆ بنەماڵی جەلایی و مەلایی کە ئەو خاکە جوانی ئێمە ئاوالیا کردووە ڕوڕەشی بۆ کوڕانی جەلال تاڵەبانی بۆ بارزانی و مەسعود بارزانی. ئەومێنێتی هەردوو حزب بەسەر مامۆستایان و معاشخۆرانیان هێناوە وای کردووە کە مامۆستایان مانگ لە خواردن بگرن بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆیان. ئێمە شێرە و پشتگیریان دەکەین و ئامادەین هەموو شتێ بکەین بۆ پشتگیری مامۆستایان. لێرەوە پامێکمەیە بۆ حکوومەتی دووس بنەماڵە چۆن گەنجەکانیان دەربەدەر و شاربەدەر کرد و هەمویان هاتن بۆ ئەوروپا مامۆسایان و موچەخۆرانیشان بێ مەعاش کردووە داوایان لێکەم بە خۆیان نابچنەوە و مافیا و خەڵکە بدەن سەرشۆڕی بە بنەماڵی مەسعود بارزانی و جەلال تاڵەبانی. ئەمڕۆ هاتوین دژی سیستەمی دەسەڵاتی یەکی دوو پارتی بە تایبەتی بنەماڵی بارزانی کە سەرۆکی حکوومەت و جێگەری حکوومەت و هەموو شتێکی هەرێمی کوردستانیان بەدەستەوە کۆبووینەتەوە لێرە دژی و سوڵ مستەمێکە بەرامبەر مامۆسایان کرا ئەگەر هەر حکوومەت و دەسەڵاتێکی تر بووە ئەوەی کە بەسەر مامۆسای وڵاتە هەو دەستی لە کارکێشا و ڕووی خۆی ڕەشە کرد و ڕایە کرد بەڵام بەداخەوە حکوومەتی ئێمە هەم ڕووی ڕەش بووە هەم ڕسوا بووە ئیتر بەبێ شەرمانە لە سەدەتاڵ ماونێتەوە زۆر سپاس بۆیەوە. سەرەتا بەنای خۆی گەورە ئەمڕۆ پاڵپشتی خۆمان وەکو گەنجانی تاراگۆ ڕێکخراوی داکۆک پاڵپشتی خۆمان بۆ مامۆستایان و معاشخۆرانی کوردستان ڕادەگەیەنین و لێرەوە پەیامی گەنجانی تاراوگە ئەوەیە بۆ جوود دەسەڵاتی یەکێتی و پارتی کە دوو دەسەڵاتی فاشلی و دز و گەندەڵ و بەسەرچوون لە کە حکمی کوردستان نەکەن بەڕاستی هیچ ئەمەلێک نەماوە بۆ ئەوان بۆ لێرەوە بۆ بەتایبەتی بۆ دەسەڵاتدارانی حکوومەت هەرێمی کوردستان مەسعود بارزانی هیچ کە حکومڕانی لای ئەوانەوە بۆ بافێڵیش بافێڵ کوورە قەشمەر خۆتۆچتە ناو خێمەکە و هیچ پێ ناکرێت فلیم ئاوا چۆنە بێ مەسعود بارزانی خۆی لە کوورێکا گرگرتووە تۆش لێرەوە لە مۆزوعەکەەوە بەجانتایە پێڵەگری. لێرەوە دەستخۆشی لە مامۆستایانی ئازان دەکەم دەستی ماندووبوونیان دەگوشم وارووا سەر شۆڕی بۆ هەردوو بنەماڵی بارزانی و تاڵەبانی کە بوونە سەبەبی هەموو ئەو هۆکارانێک کە لە کوردستان ڕوەدەن و دەشم هەوێ ئەو شیعرە پێشکەش بکەم یاخوا مامۆستا دەنگت بمێنێ حەرشی زاڵمان هەڵبتەکێنێ هەرکەس بایسی قوتی هەژارە لاشەی ببینین لەسەر سێدارە گشت بڵێن ئامین بۆ ئەو داوایە ئەمە بۆ زاڵم باشترین سزایە. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک وەکو چالاکانی ڕێکخراوی داکۆک هاتوین پشتگیری مامۆستایانی مانگرتوو بکەین کە دوو مانگە حکوومەتی هەرێم معاشی لێزدەوت کردوون ژیانی ئەو مامۆستایان لە ئەستۆی یەکێتی و پارتیە زۆر بەداخەوە لە دوای 35 ساڵ حکمڕانی ئەوە پاداشتی حکمی پارتی و یەکێتیە کە هی خەڵکەیاتەوە هی مامۆستایان نەیاتەوە کە مامۆستایان گەورەترین و مەزنترین کەسن لە بۆ وڵات. دوو حکوومەت دوو ئیدارە بەدەست نەخوێندەوارە دەست دەسەڵات کوانێ داهاتی وڵات. ئەوڕۆ ئێمە کۆبووینەوە بۆ پشتگیری مامۆستایان کە هیچ مەعاشێکیش لەلایەک مەعاشنا لەلایە کاو لەلایە کار با بەنەعلەتیان کە سووکیان کە بنەماڵەی بارزانی تاڵەبانی بەنەعلەت وەک سەداین بڕوخێن.
ئەوڕۆکە بەشداریم کرد لە پشتگیری کردی مامۆستایانی ماگرت و ڕوڕەشی لە بۆ بنەماڵەی بارزانی تاالبانی لە سای سەریوان مامۆستایان کەتونێتە حاڵەتەکی خراپ و داوای لە ناوچوونیان دەکەم. بەڵێ ئەمڕۆ پاڵپشتێک بۆ چینی مامۆسایان ئێمە لێرەن هاتوون دژی ئەو سیستەمە سەقەت و نالەبارێکە لە کوردستان پەڕەوە کرد لایەنێکی دیپارتیەوە بۆیە پێویستە ئەم سیستەمە سیاسە کۆتایی پێ بێنرێت و کۆتایی بەم تاکڕەوی دوو بنەماڵەیە بێنرێت. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆ هەڵسان بە ڕێخستنێم خۆپیشاندانە بۆ پشتگیریکردن لە مامۆسایانی ماگرت و کە لەلایەن دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی بە تایبەتی هەڵساون بە جەوتکردنی موچەکانن لەکەڵێن پارەنێ لە وڵاتەیە کە لە کاتێکە هەزاران هێزی چەکداردا ئەمەزێنن ڕۆژانە ئایا پارە بۆ مامۆسایانێک کە حەقێکی ڕەوای خۆیانە بۆ موچەی ئەو چەکدارانە چۆن هەیە کە هەزاران هێزی چەکداریان دامەزراند و بۆ گیانی ئەو میلەتە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران و کەسانی ناڕازی کە ناوێری 5 مەتر ئاز هەڵکەنی لە وڵاتەیە ماگا بەنەوت ئەگا بە گاز ئایا ئەگەر موچە پارە نییە بۆ مامۆسایان و فەرمانبەران لەکوێ ڕەوایە کەمە دابین نەکرێت بۆ هەموو چەکدار و هێز سەرکوتکەرە لەلایەن دەسەڵاتدارانی پارتیەکێتی. سوپاس. بەخێر بێن ئێمە وەکو ئەندامی ڕێکخراوی ئەو کۆبوونەوەیمان کردووە پشتگیری مامۆستایانی هەرێمی کوردستان دەکەین کە قوتیان لەلایەن دەسەڵاتدارانی پارتی یەکێتیەوە دەخورێت و شەق لە مامۆستای دەدرێت و شەق لە ڕۆژنامەنووسی دەدرێت و ڕۆژنامەنووس دەگیرێت و هیچ ئازادیەک لە کوردستان نییە. لە سەنتەری شاری بەرمیگامەوە دەنگی خۆمان دەخەینە پاڵ ئەو دەنگە دلێرانەی کە لەژێر خێمەکان لە بەردەم بارەگای UN داکۆکی لە مافەکانی خۆیان دەکەن مافی سەرەتایی خۆیانە واروە ئەوەنە ترا دەنگی خۆیانین بەڵکو دەنگی نەتەوەیەکن. دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆکەم بۆ ئەوڕۆکە 5/2/2025 بۆ ڕێخستنی خۆپیشاندانە دژی موچەی مامۆسایان لە هەرێمی کوردستان مامۆسایان زیاتر لە 8 ڕۆژە مانیان گرتووە بەبێ خۆراک و بەبێ شتێک. حکوومەتی هەرێم هیچ لایەک ناکاتەوە لە مامۆسا لە هەرێمی کوردستان لە چینی معاش لە پێشمەرگە لە خەڵکی هەژار و فەقیر و هەروەها لە هەموو کەسانی تر هەموو کاسبکاران معاش ئەگەر نەبێت لە وڵاتە ئەوە وڵات بازاری تیا نامێنێ وڵات هاتوچۆی تیا نامێن ئەگەر خوێندن لە وڵاتان نەبێ وڵات فەکی ئەکەوێ وڵات ناتوانێت پێش بکەوێ ئێمە ئەبێ پێش بکەوین پێشکەوتن بە خوێندن هێتە پێشەوە ئێمە ئەبێ هەوڵ بین خوێنەرەوەقانمان زیاتر بکەین نەوەک مامۆساکانمان بەبێ موچە لەمانگرتن قوتابخانەکانمان دابخرێن ڕۆڵەکانمان کەسوکارمان هاونیشتیمانیانمان هەمویان کە لە ماڵەوە دابنیشن بەبێ خوێن. من ئەمڕۆ هاتووم بەشداریم کردووە لە خۆپیشاندانە بۆ پشتگیریکردن لە مامۆسایان کە ماوەی 8 ڕۆژ زیاترەمانیان گرتووە لە دژی دەسەڵاتی یەکێتی و پارتی کە موچەنان بە خەڵکەکەی خۆیان و منیش هەتا ئەمرم بەشداریەکەم لە خۆپیشاندان و پشتگیریکردن لێیان. بە نیگەرانێکی زۆرەوە ئەمڕۆ ئێمە لێرە کۆبوونێتەوە بۆ پاڵپشتی و پشتگیری لە مامۆستایان و گەلی چەوساوەی کوردی بەشمەینەتی ژێردەسەڵاتی یەکێتی و پارتی و دەسەڵاتی فاشیل و فاشستی عەرەب و عێراقی. بۆیە لێرەوە دەمەوێت بڵێم هەتاوەکو زاڵم و ستەمکار و زۆردار مابێ دەنجی ئازاد و بوێر و دلێر هەمیشە ڕوبەڕووی گەندەڵکاران و فاشیلان و فاشیستانی. پەیامی بەڕێستان چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی حیزبی دەسەڵاتی یەکێتی و پارتی؟ پەیامی ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ مافێکی پشتیوانیکردنی مامۆسایان بۆ داواکردنی مافێکی سەرەتاییان کە پێدانی موچەکەیانەکە هیچ کەسێک لە هیچ شوێنێکی ئەم دنیاە بەبێ پارە هیچ کار ناکات ئەوان سەرۆکەکەیان باسی وا کات کە ئێمە شۆڕشمان نەکردووە بۆ پارە لەبەرەوەی ئێمە بۆ کەرامەتمان کردووە ئەگەر ئەوان ڕاستەکەن باوکو مامۆستایان بژین ئەو کاتە ئێمەش داوای موچە ناکەین ئەوان خۆیان تیاری تایبەت و سیاری تایبەتیان هەیە بە کەرامەتەوە هەڵسوکەوتەکەن بۆیە وا هەستەکەن خەڵکەکە پارێک نەبێتوانێت بە کەرامەتەوە بژین. بەداخەوە کە دەبینینەوە مامۆستایانە ئێمەیان فێری خوێن و نووسینەوە کرد ئێستا بەسکی برسی بەبێ موچەیەوە بەرەو ڕووی مەرگ دەڕۆن. ئامانجی دەسەڵاتداران لەم هەڵوێستەیان دیارە بەرامبەر بە مامۆستایان و موچەخۆرانی هەرێم ئەوان دەیانەوێت جیلێکی نەخوێنەوار دروست بکەن ئەوان دەیانەوێت جیلێکی نەخوێنەوار دروست بکەن و بێباکانەوە کە مناڵەکانی خۆیان لە گرانترین و باشترین زانکۆکانی جیهان دەخوێنن بەداخەوە سەرشۆڕی بۆ دەسەڵاتی بنەماڵی بارزانی و تاڵەبانی. ئێمە ئەوڕۆ هەستین بە چالاکی دژی دەسەڵاتی گەندەڵی پارتی و بارزانی لەبەر ئەوەی کە ئەوان
هەتا ئێستاک و قوتی خەڵکی هەولێر و سلێمانی و هەموو هەرێمی کوردستانیان بڕیوە زۆر بەداخەوە بۆ ئەو سیاسەتانەی کە دژی مامۆستایانی هەولێر و سلێمانی دەکرێت ئێمە وەکی چالاکوان و وەکو کوردانی تاراوگا پشتگیری هەموو مامۆستایانی سلێمانی دەکەین و هەروەها سەرشۆڕی بۆ ئەو کەسانەی کەوایان کردووە مامۆستایانی هەولێر بێدەنگ بن لەو کارە ئێمە 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا وەکو خوێندکارانی زانکۆی سڵاحەدین کۆلێژی ئادا باساین بە خۆپیشاندان دژی دەسەڵاتی پارتی و بارزانی ئەوە بوو بۆ هۆی ئەوەی کە دوای ئەوە دەرماڵەمان بۆ بگەڕێنرێتەوە بۆیە زۆر بەداخەوەم بۆ خەڵکی هەولێر کە ناتوانن خۆپیشاندان بکەن لە ئێستادا لەبەر ئەوەی دژی دەسەڵاتی پارتی و بارزانی هیچ شتێک ناکرێت لە هەولێردا. ئێمە لێرە ئەمڕۆ بۆ پشتگیریکردنی مامۆستایانی هەرێمی کوردستان لە سلێمانی کە لە بەردەم نەتەوە یەکگرتوەکانی لە شاری سلێمانیمانیان لە خواردن گرتەوە لە زیاتر لە 8 ڕۆژە داوای ماف و حەقی خۆیان دەکەن و داوای موچەی ڕۆژانەی خۆیان دەکەن بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاوی ئەو شتانە ناکات و بەداخ و پەژارەیەکی زۆرەوە کە هاوڵاتیان بێمرات کەوتن لە شارەکەمان لە وڵاتەکەمان. ئەمەوێت چیرۆکی کورد سینۆها کە دکتۆری سەرەکی فیرعون بووە شەوێکیان چۆتە دەرۆی کۆشک بینیوێتی کۆیلەیەک کە لوتی بڕاوە گوێچکەی بڕاوە کۆیلەتی پێوە دیار بوو توتی بۆی لە دەرۆچیەکەی وتی من کەسێک لە ئەندامانی گروپەکەی ئێوە لە حکوومەتەکەی ئێوە لە وڵاتەکەی ئێوە ژنی بردووم مناڵی بردووم کە سوکاری لێزەوت بردووم ئەرز و ئاوەکە لێزەوت کردوم ئێستا ئەو کەس هەموو ژیان بەدەستەوە تاڵان بووە دکتۆرەکە لێ وەچی مۆلای گۆڕەکەی بزانیت و گۆڕەکەی زانی کە ئەچی بۆ لای گۆڕەکەی دکتۆرەکە بۆی خۆنوارە بێت ئەبینێ ئەڵێ من بۆ دەخوێنەوەسە گۆڕەکەی چی نووسراوە ئەڵێ ئەم کەسە کەسێکی چاک بووە نیشمان پەروەر بۆ کەسێکی زۆر سۆز بۆ کەسێکی زۆر لە خۆ بردوو بۆ کە لا کاتەوە سیرەکە کۆیلەکە دەستی کردو بە گریان ئەگری ئەڵێ بۆ ئەگری ئەڵێ بەڕاستی من نەمزانی ئەو کەسە ئەو نەشقەڵکی باشە لە کاتێکە کە گوێچکەی بڕاوە لوتی بڕاوە جا ئێستا من پەیامەکەم ئەوەیە کۆیلەکانی زوو کۆیلەکانی پێشووتر بە زۆر بوونە کۆیلە ئێستا کۆیلەکانی ئایرێبی سوچوار ئەڵێ بۆچیمان گرتووان لە ناو خێمامانەوە دەستی ئیطلاعات و دەستی تورکیاشتیان لە پشتەوەیە بەڕاستی شەرمە بۆ کۆیلە 24ەکان ئێمە لە ئەندام و چالاکوانە ڕێکخراویدا بە پێویستمانزانی گربوونەوەی ساسکەین بۆ پشتگیری لە مامۆستایانی کوردستان کە ئەمڕۆ لە سلێمانی مانیان گرتووە بەداخەوە لە پایتەخت کە لە هەولێرە دەسەڵات نەک ڕێگەیان پێنانە بەڵکو سزیندانیان دەکات داڕفێنێ بۆیە بە پێویستمانزانی پشتگیری لە ماف و ئیمتیازەکە مامۆستایانی هەرێمی کوردستان کە ئەوان پێشەنگی خەباتی هەموو خەباتێکی مەدەنین لەسەروی هەموو خەباتێن کە لە کوردستاندا هەیە زۆر سوپاسان